بەڵام من زۆر پێم سەیرە لە مسلمانانی ئەمڕۆ چۆن گوێ دەگرن لە خەڵکێکی جاهل نە ئەهلی علمن قسەیان لێوە بگیرێ نە بتمانە و ثقایان پێ دەکرێت بە دینەکەیان نە ئەهلی تەقوان چۆن گوێ لەوانە دەگیرێت چۆن دەبێت تۆ گوێ بگری لە هەموو کەسێک قسە لە دینەکەی تۆیە بکە ئەوە دینی تۆی و عەقیدەی تۆیە چۆن پێ ڕازی دەبی گوێی بۆ شت دەکەی قسە لە دینەکەی تۆیە بکە و بەویست و ئارەزووی خۆی بە ڕەغباتی خۆی ئاەتەکان و حەدیثەکان تەویل بکە تەویلی فاسدی بۆ بکە لە مقابلیش دەزانین خەڵکانێکی زۆر بەڕێز هەن گەنجانێکی زۆر چاک هەن ئەهلی دین قانەعەت بە باتڵ و ضەلالی ئەوان ناکەن بە بەڵگە بە بورهان بە عیلم ڕەدیان دەدەنەوە قەنەعەت بە خوڕافاتیان ناکەن بەڵکو دەمکوتیان دەکەن ئەزانن ئەو جۆرە خەڵکانە دروست کراون بۆ لێدانی ئیسلام بەناو ئیسلامەوە ئەو چاک بزانن هەر لە دێر زەمانەوە ئەم ئیسلامی ئێمە دوژمنی بووە جار وایە دوژمنی دەرەکی جار وایە دوژمنی ناوخۆیی بە لیباسی خۆمان ئاینۆی خەڵک بکاتە شەک و گومان لە دینەکەی سەبارەت بە عەذابی قبر ئایەت زۆرن رسولی خوا صلی الله علیه و سلم تفسیری کردووە صحابەکان تفسیریان کردووە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی غافر ئایەتی 46 النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب دفرمي آقري خوايا توربوني خوايا أو آقري كفرعون كانوا دارو دستكي أبرين ديار آقر همو بياني إوارانيك لحياتي برزخة كدنيا كوتايدي ابتداء سرطة قيامة أولا برزخان برزخ حاجزك لبين دنيا وقيامة أرواح كان لوين خوا دەفەرمێ ڕۆژی دوو جار لە بەیانی ئێواراندا ئەم کاتەش ئێستاکە کە هێشتا دنیا ماوە و شەو ڕۆژی تێماوە فرعون و ئالی فرعون عەرض دەکرێن سەر ئاگر و عوقوبەی خوا ئەمە لە حیاتی بەرزەخا ويوم تقوم الساعة ئەمە بابەتی تازەیە و کاتێکش قیامەت دێ بەلا شەو ڕوح زوندو ئەبنەوە بۆ قیامەت دنیا نەماوە فرعون و ئالی فرعون بخەنە تونترین عەزابەوە سەحابەکان وە تەفسیرەکەن ئەو پیاوانی کە لە سەردەم وەحیە ژیاون كعالمي أمد بونا كبيشوابنا خواد فرمي خوالي الرازية أول ما تفسيري كان لو تفسيري لا أدي بو تفسيره كابلاجي الصعلوكي نزان عقلاني جزء معتزلي باور بقسي أوكي شون دبيت أمتي لأمتي إسلام أو تفسيران كدوا تاكسانيك بين فكرة معتزلي آتها الرد بكنوا أما تشيلي وجدان جيبته لا عقل دين جيبته أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين